ئەم کاتتان باش و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRT-شەوە پەخش دەکرێت. لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە لەگەڵ سڵاوی من هێرۆ زەنگەنە. وأجي داخل شمو هي فيها دم خج ورا دكم دقل كرد كونكشنا إيرو دي برنامج إيرو دا پیش هاتین شر اوکراین و راگهاندنی روسیا د بروکین شر دا و هر وسا روج نماوانا کرد جی لسویدی د بیجا کرد کنکشن کا چما سروک ترکیه ری لپیش اندامتیا سویدی د ناتو دا دگرا و خما سازین کردان لستوکهولمی چیا هەر لەم بەرنامەیەشدا راپۆرتێکتان لەسەر قەڵای ئاکرێ پێشکەش دەکرێت. لباجار سيفيرودونسك لروشالات اوكراينا برخدانا اوكرانيان هناك لاواز دبالي هيزنوان لكيف جابرين خوا لديجي روسيا دفرك بيش سازي دا باريزن كو شركي جران لور دقوما باريز غاري هريمي ايرو دوشنبه گوت هيزن اوكرايني هاول دا كو جهه خوا بگرن پشتي كوان گوتي وان نيفكا باجار شرط دا لباريز غاها لوهانسك جارك دي خستيا جير دستي خوا هيزن روسي إيريشن خوا لسر نافندا دونباسي يا روشالاتي أوكراينا خورتر كرنا والي هريمي يعني والي هريما لوهانسكي جي تلفزيونا نشدماني را دبيجاكو باريزفانين وان جبو دمك ديار كري إيريشك دجبر بيك آنيا و نيفا باجار رزقار كريا لي نها روش جبوانا دیسان هەنەکێ خراپ بووە. ئۆفیسی سەرۆکایەتی ئۆکرانیا دەڵێت سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلێنسکی سەردانی هێزەکانی وڵاتەکەی کردووە لە بەرەکانی پێشەوەی هەرێمی زاپۆریژای باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا کە بەشێکی لەژێر کۆنتڕۆلی رووسیادایە. ئەم سەردانی زێلێنسکی لە کاتێکدایە کە هەفتەی ڕابردووش سەردانێکی هاوشێوی بۆ هەرێمی خارکیف ئەنجامدا. لە میانەی سەردانەکەیدا سوپاسی سەربازەکانی کرد و لەگەڵ ئاوارەکانی ناوخۆی وڵاتەکەشدا کۆبەوە. بە گوێرەی پۆستێکی هەژماری تێلەگرامی زێلێنسکی ئاوارەکان باسییان لە وەرگرتنەوەی بەڵگەنامە لە ناوچۆکانیان کردووە و هەروەها دابینکردنی خانوبەرە. لەلایەکی ترەوە لە ئۆکرانیا لە ڕۆژی یەکشەمە رووسیا هێرشێکی ئاسمانی کردە سەر کیێڤ و دەڵێت گوایە ئەو تانکانەی لەناو بردووە کە لەلایەن وڵاتانی دەرەوە بۆ ئۆکرانیا دابینکراوە. وزارة برلمانيا روسيا ده يكشنبه قد كوان تانكنتي حفتي ودو وماشين وزريبوشن دنيا كروش آفاي داين لدورو برين كيفي جنافرنا إيغور كوناشينكوف بردفكي وزارة برلمانيا روسي دي بيجا كو هيزن عثمانيين روسيا تانكين كو ولاتين روشهلاتي أوروبا جي أوكراينا رهنارتين دنافن دكي أوتومبيلا دا بموشاكان جناف برنا كوناشينكوف جي هروسا قد هيزن روسيا لهريما أوديساي بالا فرق أوكرايني آن 26 كوچك و آلاوين لشكري هل قرتبون خستيا خواري وزارة برلمانية يا روسي جي ديمانين إريشان وشاندنا وزارة راقهاند كوان چپر و خالن چاکداری ینه چاودیری هزین چاکداری ین اوکراینجی ویران کرنا. هێزەکانی رووسیا جارێکی تر نێوەندی شاری لیسیچانسکی ئۆکرانیایان بردومان کردووە. پۆلیسی نیشتیمانی دەڵێت بنکەکانی هاوکاریە مرۆیەکانیان تەخت کردووە. زانیاری زیاتر لەم راپۆرتەدا ببیستن. پۆلیسی ئۆکراینە یەکشەممە ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە تێیدا شاری لیسانچاسک لە هەرێمی لۆهانسک نیشان دەدا دوای ئەوەی رووسیا تۆپبارانی کرد. ڕووسەکان لە شەودا جارێکی دیکە ناوەندی شاری لیسایچانسکیان تۆپباران کردووە. خانوبەرەکان و ناوەندەکانی خزمەتگوزاریە سەرەتاییەکان زیانیان پێگەیشتووە. ئێستا کار دەکەین بۆ ئەوەی لەسەر کردارە تاوانکاریەکانی ئەوان بەڵگەکان کۆبکەینەوە. ئەو گرتە ڤیدیۆیە خانوبەرەکانی ئیدارەکانی حکوومەتی و خانوبەرەکانی دانیشتوان و جادەکانی زیان پێگەیشتوو نیشان دەدات. نوێنەرانی پۆلیسی نیشتمانی لقی لۆهانسک گوتیان ئەوان خەریکن بەڵگە لەسەر زیانی ناوچەکە کۆ دەکەنەوە. ڕاگەندنێکی پۆلیسی نیشتمانی ئۆکراینە کوتی سەرکردایەتیەکانی گەیاندنی یارمەتی مرۆڤایەتی بە تەواوی سوتاون. پۆلیسی داعای کرد کە زیاتر لە 40 کەس لەو خانوبەرانەدا دەژیان بەڵام هیچ زانیاری لەبارەی ژمارەی کوژراوان دابین نەکرد.
سەرۆکی یوکراینا ڤڵادیمیر زێلێنسکی لە وتاری خۆی بە بۆنەی تێپەڕبوونی سەدەمین ڕۆژی شەڕ لە هەڵسەنگاندنی خۆیدا چەند ڕۆژ پێشگوتی ئەو هەریمانی کە بە شێوەیەکی کاتی ئێستا لە وڵاتەکەماندا داگیرکراون بە تەواوی هەریمێکی وێران بوون کە رووسیا لەم بارەیەوە بە تەواوی لی بەرپرسیارە. ئەو بە ئاماژەکردن بە ڕاگەیاندنەکانی ئەمریکا، بریتانیا و ئاڵمان لەسەر پلانەکان بۆ ناردنی چەندین سیستەمی موشەکی تۆپخانە و سیستەمەکانی بەرگری ئاسمانی ئاماژەی پێدا کە زیاتریان کەرەسەی چەک پێویستە بۆ ئەوەی بتوانن پێشی پێشڕەوی سەربازانی رووسیا لە دۆنباس بگرن و هەروەها بۆ سەربازانی یوکراینەش کە هێرشەکە بەرپەرز بدەنەوە. بە گوێرەی ڕۆیترز لە بەشێکی وتەکانیدا زێلێنسکی گوتی چاوەڕوانی هەواڵی خۆش سەبارەت بە دابینکردنی چەک لە لایەنەکانی هاوکاری خۆمان دەکەین و کار دەکەین بۆ ئەوەی سیستەمە پێشکەوتوەکانی شەڕ بۆ پلەیەکی بەرزتر برین. هەروەها ئاماژەشی پێدا کە رووسیا 1 لە 5 بەشی وڵاتەکەی داگیر کردووە کە کریمە و دۆنباسیش دەگرێتەوە کە لە ساڵی 2014دا گرتنی. لە دەمێک و وەزارەتە بەڕێوانیان رووسیاوان راپۆرت و ڤیدیۆیان دووەچینە سەرۆکی یوکراینی دچا بەروکن شەڕ گەلۆ یوکراینی بخوا چ دەبێژن. هەفکار ساڵح دەمیجەر لە پێش کۆنگرسی ئەمریکی بمەڕەیە. ساڵح تە چ دەبیسی؟ بەلێ دەخێل هەرتە و هێرۆژی وانی زمان دوێ دەربارەیەدا کۆ یوکرانی بەبەر خۆ دەدنە بە ئاواکی ئاشکرە ئەم دەزانن ئەڤ نێزکی 4 مەهایە لە سەرانسەری وڵاتی خۆ بەرخۆ دەدنە و لە وان ناوچەیەن کوانها بەحساوانژی کردی و سەردانا ڤلادیمیر زێلێنسکی بۆ لیسانسک ئەو باژارۆکێ باشوورێ سیڤیرۆدۆنێسکێ کۆ شەر دناودا دەبە بە هەما چەند کیلۆمەترانژی دوورە و بە ئەوایەکی بەژایژی چوویە ئەوە نیشانەکە مۆراڵان دەدە سەربازên ئۆکرانی ئەونا دخوازن divê yekê nîşan didin ku berxwedana wan berdewam e û tenha jî te jî anî ziman divê derbarê de yanî li Sêvîrodonetsk bajarê herî mezin yê pîşesazî li parêzgeha Luhansk hîn di nav destê Ukraynayan de ye. Rast e Rûsî gelek fişarê didine dizanin ku hemû hêza xwe ji aliyê Kiev wan vekşandin bûn birin wê alî dixwazin yanî fişarê bêhtir didin wan herêman. Salih pisyar ew çima Rusya niha hemû wê hêza xwe ew hêza xwe xistiye wir û fişar xistiye ser wan her du bajaran. Belê dixîl em dizanin ku yanî Rûs dixwazin ji Xarkîv ji aliyê Bakur da heta başûr heta em bêjin nîvgirava Kraymiya hemî bi destê wan de be yek beş be em dizanin ji sedî 20 Rûsan ji wan em bêjin herêmên Luhansk û Donetsk bi dest xwe xistine lê cihên belawelan e ne tevlî hevin yanî ne ser heven e dema kunha li Sêvîrodonetsk jî wan jî bi dest xwe xe û heta biçe Bakur Xarkîv jî wan dest xwe xe eger em lexşeyê temaşekin em ê birênin ew beşa tev de divê beşek ji bo Rusya dikare bi wî awayî wî beşî tev de wekû beşekî serbixwe ragihîne û deriya Behra Azovra derbasî Kraymiya be ku em dizanin berê de jî Kraymiya di nav destê wan de ye yanî giringiya vê yekê ji bo Rûsan ew e ku ew beşê rojhilatê Ukrayna tev de di destê wan de be wekû beşekî tev da ne wekû qetqetî yanî parça parça ku em dizanin kuna hêzên Ukraynî hinek navçayan hene li gelek cihan berxwedana wan berdewam e yanî berxwe didin bi awakî her çendî ku ziyan jî gelekin em dizanin berî di sê rojan jî Ukrayna ragihand ku dibêjin hema rojane sed serbaz dewrûbera sed leşker têne kuştin di şer da aliyî Rûsan jî her hal qurba tibêjin ew hene kuştî divê şerî de hene yani em bibêjin ziyanên miroviyên mezin di her du aliyan de jî hene lê tiştê ku Ukrayna divê derbarê de dixwaze bibêje ew e ku berxwedana wan berdewam we jî got yanî ew spasiya welatên rojava dikin ji bo piştgiriya ku ew ji wan re dabîn dikin. بله سال مزانش کو او هریم ل روشهلات اوکراینه هلبت دگل سنوری روسیایا و پرانیا خلکی ویجی روسی زارن ام بردام لسر برنامه خو و دیسان ما جمالک راپورتو بابت دیجی های سپاس صالح سپاس خوش بله هیرو هشتا جمالک راپورتو بابت دیجی مهنا یعنی بردام لسر برنامه بەڵێ فەرماندەی هێزەکانی سووریایی دیموکراتیکیش دەڵێت پێویستە سوپای سووریا هێزی بەرگری ئاسمانی لە دژی لەشکرکێشی تورکیا بەکاربهێنێت درێژەی ئەم هەواڵەتان لە پاش ئەم ناوەڕە پێشکەش دەکرێت. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا
من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک ڕۆژی یەکشەمە بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاند هەسەدا لەلایەن ئەمریکاوە پشتیوانی دەکرێن لەگەڵ سەربازانی حکوومەتی سووریا هەماهەنگی دەکەن بۆ بەرپەرجدانەوەی هەر جۆرە لەشکرکێشیەکی تورکیا بۆ باکووری سووریا. هەروەها گوتیشی پێویستە دیمەشق سیستەمی بەرگری ئاسمانی خۆی لە دژی فڕۆکەکانی تورکیا بەکاربهێنێت. ئانکەرە سوورە لەسەر ئەوەی جارێکی تر هێرش دەکاتە سەر بەشێک لە باکووری سووریا کە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیک بەڕابەرایەتی کوردەکان کۆنتڕۆڵ کراوە. هەڕەشە نوێیەکانی تورکیا ئاڵۆزی پەیوەندەکانی باکووری سووریای کردوتەوە جێگای سەرنج لە کاتێکدا تورکیا یەپەگە بە ڕێکخراوێکی تیرۆریستی دەزانێت و هێزە کوردەکانی سووریا لەلایەن واشنگتنەوە پشتیوانی دەکرێن و هەروەها لەگەڵ حکوومەتی سووریا و رووسیای هاوپەیمانیشیدا هەماهەنگیان هەیە. ڕۆژی یەکشەمە مەزلوم عەبدی فەرماندەی هەسەدا ڕایگەیان هێزەکانیان کراون بۆ کارکردن لەگەڵ سەربازانی سووریادا بۆ بەرەنگاربوونەوەی تورکیا، بەڵام گوتیشی پێویست بە ناردنی هێزی زیاتر ناکات. مەزلوم عەبدی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا لە شوێنێکی ئاشکرانەکراو لە باکووری سووریاوە ڕایگەیان کارێکی سەرەکی کە سوپای سووریا بۆ بەرگری لە خەڵکی وڵاتەکەی دەتوانێت بیکات بەکارهێنانی سیستەمی بەرگری ئاسمانیە لە دژی فڕۆکەکانی تورکیا. کردۆ باکسی ڕۆژنامەوان و نویسکاری کورد لە ستۆکهۆڵمی وەکاگەلێک شەرەزایەندی باوەڕ دەکە و بەڕەتکردنا ئەندامەتیا سوید و فەرلەند ناتۆیەدا سەرۆککۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دخوازە پشتگیریە ئەندامین دنیین ناتۆین وەکە ئەمریکا بەدەست بێخا و نیشان بدە و ئەو خودی دەستی بلندا دهندڕێ تورکێدا پێنگاوەک بڤی ئاوایژی هەلبەت دێ خزمەتاوی بکە دە هەلبژارتنین داهاتین تورکێدا. بەری چەند ڕۆژان لە ستۆکهۆڵمی ما بریز کورد و باکسی دیت و ئەو بەحس دگەل کرد. ئەردۆغان دخوازە ناو پۆیتقا ناوخۆیە لە ناوە تورکیەدا پوانێکی قەزانج بکەش بەرک و ڕەوشە دۆڵاری پڕ خراپە ئەکۆنۆمیەوە پڕ خراپە دخوازت بتهدیدێکی ناوە ناتۆیەدا هەنێکی بێژێک و ئەوە ئەزم قووەتە دنیا من گۆداری دکێ گۆڕاندنێکی بخوازە لێ ئەس باوە ناکەم بەسەر بکەوێ ئەساس پرۆبلەمە ئەردۆغان نە بە سوێد و نە فینلاندیارە بە ناتۆرە هەیە یعنی ئەو دخوازێک و ناتۆ هەموو ئەمریکاژی تێدا یا یەپێگێژی وەک ڕێخستنێکی تەروریست ئیلان بکەن و هەر وسایژی دخوازێک و ئەمریکا تەلەفۆنی وان بکە ینی ئەساسەن بێژن جۆ بایدن تەلەفۆنەیە ئەردۆغان بکە و شخۆرە پشتڕژی جۆ بایدن هەرە تورکیە زیارەت بکە و ئەوژی وەکی معزەمێکی پرۆپاغاندێ دەنگدانە حەزیرانێدا نزیکتە ساڵا بێ بکردبینە ئەساس پرۆژە ئەردۆغان ئەوێ. دیسانم ji birêz Kurd û pirsîn ka çima her kes di wê bawerê hêdaya ku Swêd û Finland dev ji bihayên xwe yên azadî û mafê mirovan bernadin dema behs were ser radestkirina siyasetvan û çalakvanên ku Tirkiya wana dixwaze. ji ber ku welatê Finlandiya û Swêd welatê dewletên heqûqî ne heqûq gelekî giring el vê dere mafê mirova ê şexsî jî kolektiv jî gelekî giring el vê dere. دویەمین جی مافێ ئاخافتنێ لە سوێد مەسەلاش 1966 vردە یاسایەکی بەتایبەتی دنیایدا هەری یەکەمین مافێ کتێب چاپکردنێ مافێ ڕۆژنامە چاپکردنێ مافێ خەبەردانێ لە سوێد دنیایدا یەکەمین جارێک یاسایەکی چێکردنە ئەڤیاژ بۆ ئەردۆغان نکارم قوربان بکرد مەسەلا و دویەمین جی سێیەمین جی و معنا گوتنە تەرمینۆلۆژیە تەرۆریزمێ بنووساندی و خەبەردان و تشتێ وسا وەک تەرۆریزم نابینن لە دنیایدا کەسێکیش خەینە ئەردۆغان دنیا لە وڵاتێک تەنێ مایە کو ینی هەما بێژە گوتنە تەرمینۆلۆژیا تەرۆریزمێ بە گۆریا شەرتی خۆ بخوازە بکێربینە یعنی لەوێ دەرە ئارتی مەقالەکی تو بنووسین ڕۆژنامەیەکی وەرە جەمە ڕۆپۆرتاژێکی بکە ئەس ڕۆپۆرتاژێکی بدە فکری خۆ بێژم سەر کورد و کوردستان و هەر چار بەشی کوردستان ئاش سەر ئەمریکانی تشتێکی دن ئەویان ناسوچێ بەس ئەو تشتێک و دمەژیتە دەهەیە و بفکری ببێژی ئەردۆغان و یەوکی سوچ دبینە بەس فینلاندیا و سوێد ئاژی وڵای ئەمریکا بۆ سوچ نابینە ئەوژی پرۆبلەمێکە.
برێز کورد و باکسیژی دەنگی ئەمریکا ڕاگۆتجی و چەند چالاکوانên کورد نەکێف خۆشن ji ber ku navên wan di mîdyayê de derketine ku Tirkiye dixwaze wana radestî Enkerê bikin. هەنێکی کورد دەترسن مثلا ناوی وان لیستا بچووک دە هەیە ئەم دەبێژن ها لیستێکی بچووک بنە ناوە دەرکێتیە لێ ژالیە دیێژی خەل ناترسەش بکو ئەو لیستە نە لیستێکی تام کۆرێکتە ji ber ku mesela yek ji wanê ku rehmet kiriye ew jî beriya hepsala rehmet kiribû ew ji navê wî jî di lîstê de heye lê her wisa jî yanî hinek însan ditirsin ku zeftir ku rojava ew kesên ku ji bo rojava kar dikin an jî rêxistinê ji bo rojava kar dikin wana wek teror îlan bikin ew wî de tirsekî biçûk heye lê ez bawer dikim tu sebebekî ku bitirsin tune ye yani Swêd û Fînlandiya xwe ji bo Tirkiye ji bo Erdogan zilma li ser Kurda berê de dizanin û tu gorandanekî nakin ji ber ku 85 welat li endamê koalîsyona dijê Daişê ye û ev 85 welat hem li KRG îş alîkarî dikin hem jî rojava alîkarî kirine ji ber wekî jî ew teror mehra terorê zû zû nadin ser Kurda careka dîtir. Li dawî cî em ji Birêz Kurd û Baksî pirsîn ka çima giring e Swîd bibe endam di NATO da ev bersivawiya dayî bû. Ez bawer dikim giring e yani li Swêd tirsekî heye ku Rusya û Putin talûkene rîskekî mezin heye ku nîzik te salek du salê dî eger ku şerê Ukraynayên goriya xewatişa çi dixwazin bi xwe bixin nava baskên NATO ji bo ku xwe baştir parastina xwe baştir bikin bi Fînlandiya re yani ev jî normal e wextê şer nîzîkê mirov dibe erdê mirov dibe mirov xwe midafaa dike. Ev Kurd û Baksî bû rojnamevan û nivîskarê Kurd li Stockholmê berê çend rojan ji bo dengê Amerîka daxist. ئەندامەتی تورکیا لە هاوپەیمانێتی ناتۆدا بووە تایبەتمەندیەک بۆ ئەو وڵاتە کە ببێتە خاوەن هێزێکی دووڕەهەندی کە هەم لە ڕووی سیاسی و هەمیش لە ڕووی لەشکریەوە بەڵام ئایا ئەمە بۆ مانایە دێت کە بگوترێت حکوومەتی تورکیا هەرچێکی بوێت بیکات بۆی بچێتە سەر سەرۆکی تورکیا داوا دەکات هەرێمێکی ئاسایشی بە قوڵایی 30 کیلۆمەتر لە باشووری سنوورەکانی خۆی دابنێت و هەروەهاش ژمارەیەک داواش هەن لە ئەندامانی ناتۆ تا داواکانی هەردوو وڵاتی سوید و فینلاند پەسەند بکات بۆ ئەندامەتی لە ناتۆدا. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنەکشنە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم دەمەوێت لەسەر سیاسەتی تورکیا بکەم. زۆرێک لە چاودێران لەو بڕوایەدان ئەردۆغان یاریەکی سیاسی ئالۆز دەکات لە نێوان جیهانی ڕۆژهەڵات و جیهانی ڕۆژاوادا. بەڕای تۆ تاکەی دەتوانێت بەردەوام بێت لەسەر ئەم یاریە سیاسیە؟ بەڵێ پێم وایە پەیوەندی نێو دەوڵەتیە ئاڵۆزەکان دەرفەتێکی زۆری بۆ ئەردۆگان دروست کردووە کە بتوانێت ئەو یاریە بکات چکە ئێستا هەموو لایەک هەوڵەدەن وەکو دەڵێ دڵنەوایی بکەن هەموو لایەک هەوڵەدەن لێی نزیک ببنەوە و کەڵک لە پێگەی تورکیا وەربگرن لەلایەکەوە ناتۆ هەوڵەدا بە هەموو شێوەیەک رازی بکەوە لەلایەکەی تریشەوە رووسیا زوو هەندێک ئیماژی دەداتێ و هەندێک داخوازی ڕەنگێ هەم ڕۆژاوە هەم رووسیاش بۆی جێبەجێ بکەنەوە بەشێک لەم داخوازیانەی بەداخەوە بە زیانی کورد دەشکێتەوە. بەڵێ باشە دکتۆر هەروەکو ئاماژەم پێکریانی تورکیا پەیوەندیشی کردووە هەم بە رووسیا و هەم بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاشەوە بۆ باسکردنی ئەو هەرێمەی کە دەیەوێت بە دای بمەزرێ هەرێمێکی ئاسایشی دابمەزرێنێت ئێمەش دەزانین هەم سووریا و هەم ئەمریکا ژیانی ناکۆکیەکیان هەیە لە سەر سووریا ببوورە هەم رووسیا هەم ئەمریکا هەم لەسەر سووریا و هەم لەسەر ئۆکرانیاش ناکۆکیان هەیە جا تۆ پێت وایە ئەم داوایی تورکیا بەلای کامیانەوە گرنگە یعنی کە ئەم داوایە بۆی بچێتە سەر یاخود ئەم هەرێمە لەوێ دروست بکرێ بەلای ئەمریکاوە یا بەلای رووسیاوە؟ لەو ناوچەیە کە ئەردۆگان بەتەمایە ئەو شوێنە ئەو گۆڕانە دیمۆگرافیە بکاتکە باس لە جێنشینکردنی 1 ملیۆن ئەوارەی سووری دەکات لەو ناوچانە ناوچانەیە باڵادەستی بۆ رووسایە نەک ئەمریکا وەکو دەزانین ئەمریکا لە ڕۆژهەڵاتی فوراتەوە زیاتر لەوێ و تورکیاش ئێستا باسی زیاتر ڕۆژئاوای فورات دەکا و لەو ناوە وەختی خۆی ڕێگەی پێدرا هەر ڕووسەکان ڕێگەیان پێدا ئەمریکەکانش لە لایەکی ترەوە هەندێک ڕێگەیان پێدا
بۆیە یان مەترسی ئەوە هەیە کە ڕێگەی پێ بدرێەوە ئەردۆگان هەوڵەدا لەم ئەز قەیرانە نێودەوڵەتیە ئەوەی بۆی دەکرێت بیکات تەبان داخوازیەکانی وەکو دەڵێ بنمیچی داخوازیەکانی زۆر بەرزە ئەو دەزانێت زۆر لەو شتانەی داوای دەکات بۆ نمونە کۆمەڵێ کورد کە هاوڵاتی سویدن ئەوانە ڕادەست ناکرێنەوە بەڵام ئەو لەوە تێدەگا کە سوید و فینلەندا لە کۆتاییدا ڕنگ بێ کۆمەڵێک نەرمی بنوێنن و چالاکی ئەو ڕێکخراوانە ڕاکراوە کوردیانە بەرتەس بکەنەوە ئەوە بۆ ئەو لەم کاتەیە ڕنگ بێ خاڵێکی گرنگ بێ و هەوڵی ئەمە شوا دەکا ئەو وڵاتانش کە هەوڵیان دەدا زیاتر لە کورد نزیک ببنەوە جارێکی تر بە حسابەکانی خۆیاندا بچنەوە و هەڵبەتە ڕەهەندی نێوخۆی تورکیا ڕەهەندێکی زۆر گرنگە چکە ئێمە دەزانین دوای ساڵێک هەڵبژاردنێکی چارەنووسساز لە تورکیا هەیە و ئەردۆگان دەزانێت کێشەکان زۆر گەورن و ئەگەر هەندێک کردەوەی گەورە نەکاوە کاریگەری لەسەر کۆمەلگای تورکی دروست نەکە ڕنگ بێ زیانی گەورەی پێ بکە لەو هەڵبژاردنەیە هەرچەندە هەموو ئیماژەکان باس لەوە دەکەن کە ئامادە نابێ دەسەڵات ڕادەست بک بە ئاسانی. بەڵێ دکتۆرە وەکو باسمان لەوە کریانی ئەردوغان باڵین سەرێشەیەکی بۆ ناتۆش دروست کردووە وەکو ئاماژت پێکری ئێستا ئەو داواکاری فینلاند و سوید دەڵێ قبول ناکاتاوەکو داواکاریەکانی ئەو جێبەجێ نەکرێ باشە لە بەرامبەردا ناتۆ دەتوانێت لەگەڵ تورکیا چی بکات؟ پێم وایە ئەوەندە نەرمیان نواندووەوە ئەوەندە پێویستیان پێەیە تورکەکانی هەڵبەتە ئەمە زۆر باش دەزانن وە خەڵکیان هەیە و بیری لێ دەکەنەوە ئەو استراتیاجیانەدا دەنێن واتە هەروە ئەو هەڵوێستە توندانە پیشان نادا بە پێچەوانەوە هەڵوێستەکانی وا دەکەن کە هەموو ئەو وڵاتانە حسابی زۆر بۆ دەکەن چکە دەزانن کۆمەڵێک کارتی بەدەستەوەیە ئێستا بە تایبەتی لە نێوان رووسیا و ئۆکرانیا و لەسەر دەریای ڕەش و ئێستا لەم ڕۆژانەیە ئەو مانەورەی کە وڵاتانی ناتۆ دەیانەویست لە دەریای ڕەش بیکەن تورکیا دەیەوێت ڕێگە نەدا بە پێی ڕێکەوتنامەی مۆنتریۆ کە باس لەوە ناکە و دوای ئەوە لە ناتۆیە هەیە کە ئەو بڕاردانی مانۆڤر ئەوە بە شێوازێکە کە هیچ دەوڵەتێک بەتەنیا ناتوانێت وەکو دەڵێ ڕای بگرێت. بۆیە پێم وایە هەم ناتۆ هەم رووسیا کۆمەڵێ نەرمی دەنوێنن و بە کۆمەڵێک لە داخوازیەکانی ئەردۆگان ڕازی دەبن هەڵبەتە باشە تۆ پێ دوایە داخوازیەکانی ئۆردەکان وەکو دەزانین داواکردنی هەندێک کەسە ینی لە وڵاتانە لە فینلەندا و سوید کامە بریتین لەوانی سەر بە فەتحوڵا گولێن و هەروەها کوردیشی تێدایەدا تۆ پێ دوایە ئەم وڵاتانی ئەوروپا کە سوید و فینلەندان دەستبەرداری بەها مرۆیەکان ببن و ئەو کەسانە ڕادەست بکەن لە بەرامبەر ئەوەی کە تورکیا ئەندامێتیان پەسەند بکات؟ ڕنگ بێ ئەوە کەمترین داخوازیەکە بێ بەڕاستی باشترین بەڵگەش ئەوەیە وەکو کا کوردۆی شووتی ناوی بەڕێزێکە دکتۆر سراج بلگین کە 7 ساڵە کۆچی دوایی کردووە لەو لیستەیە هەیە واتە ئەو لیستە کارێکی زۆر جددی نییەوە بەو شێوەیە بیری لێ ناکرێتەوە کە دەخوازرێ ئەم مەسلەیە ئەوەندە زەق بکرێتەوە مەسلەکانی تردا پۆشێ ئەگینا من پێم وانە چکە ئەوانش دەزانن قانونی نێودەوڵەتی هەیە قانونی ئەو وڵاتانە هەیە ئەو کەسانەی بوونە بە هاوڵاتی تورکیا بۆ نمونە داوای پەرلەمەنتارێکە کە ئەسڵان ڕۆژە لە ڕۆژان هاوڵاتی تورکیا نەبووە مثلا ئەو هاوڵاتی ئێران بووە بەڵام لە تەمەنێکی زۆر هاتووەتە سوید و بووە بە کەسێکی سویدی و بە ئەندام پەرلەمانێکی چالاک لە سوید لەبەرەوە ئەین پێم وانە ئەوە خاڵێکی زۆر گرنگ بێ بەلای تورکەکانەوە ئەوە گرنگە بەلای ئەوانەوە کە ئەم داخوازیانە ئەبێ بەوەی کە سوید و فنلەندا هەندێک سنوور دابنێن بۆ چالاکی هەم ڕێکخراوە کوردیەکان هەم ئەو ڕێکخراوانەی سەر بەگولەنن من پێم وایە هەرچی باسی ئەو مافی مرۆڤ و ئەو بەها مرۆیانەی کە ئەو وڵاتانە هەیەە باوەڕ هەبێت لە بەرامبەر بەرژەوەندیە هەمووی هی نەکرێ هەڵبەتە لە دژی بنەما ئەساسیەکانی دەستورەکەی خۆیان شتێ ناکەن بەڵام کۆمەڵێ شتی تر دەکەن کە دەتوانن جۆرێک لە چوارچێوە دانان بۆ چالاکی ئەو ڕێکخراوانە ئەوەش بۆ ئەردۆگان ئەو کاتە هەنگاوێکی گرنگە و دەتوانێت لە نێوخۆی تورکیا باش بیفرۆشێت.
بەڵێ دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری تورکیا زۆر سپاس دەکەین. هەڤالبەندیە دموکراسی لە ئەنکەرە کۆنفرانسێک بە ناوێ بیرکردن هزرکردن ڕاستی و ڕوبڕووبوونا پاشە ڕۆژا تورکیە لە دارخست دەڤی کۆنفرانسیدا ڕاستیە دەوڵەتا ترک ڕاستیە پرسگرێکا کوردان و گەلک مژارندی هاتن نقاشکردن. راپۆرتا پەیامەری دەنگی ئەمریکا ئەیوب دەمیر ji ئەنکەرێ. L'Ankara jiyalî İttifaka Demokrasiyê ku tê da HDP, MHP, HE, SMF, TİP û TOP cî digire bi navê ji bo dahatiya Tirkiyê bîr, rastî û rûbirûbûn konferansek hate durstkirin. Dibin sernavê bîrê da komkujiya Roboskî, komkujiya Garê, malbatên Sûricê û digelek babetên din da 12 kesî hest û ramanên xwe vegotin. Dibin sernavê rastiyê da jî ji aliyê 11 kesî va rastiya pirsgirêka Kurd, rastiya dewletê, rastiya hukukê, rastiya aboriyê û her wekî din babetan da beşdervanan qise kir. Dibin sernavê rûbirûbûnê da hevserokê giştî yê HDP Mîta Sancar û 6 kesên din dîtin û ramanên xwe vegotin. Li ser navê komkujiya Roboskê Ferhat Encu hestê xwe ji bo dengê Amerîkayê anî ziman. Ev konferansê ji bo pêşeroja Tirkiye ji bo ku pêşerojekî em êdî rastî van êrîşa van komkujiya van bûyera newê êdî rastî em rastî van bêheqûqiyê û bêedaletiyê newên ji bo ku weratekî çam ki pergalekî ça dibêt avakirin hinekî nîqaş û gedeşin ser vê derê tên meşandin. Belê rastî jî îro demekam derê xwedîn desthilatdarî ku Tirkiye rêve dibitine bi her awayî da bêhûqûqî bêedaletî sazkire da avakirin. Di konferansê da li ser çareserkirina pirsgirêka Kurd, rastiya dewleta Tirkiyê, rastiya aboriyê, rastiya pirsgirêka jinan, rastiya dîplomasiya Tirkiyê û her wekî din babetan da jî qisedan hatin kirin. Her aqaftirîner helwesta dewletê û desthilatiyê bi tevahî rexnekirin. Hevserokê giştî yê Komeleya Mafê Mirovan îhadeyê Öztürk-Türkwan ev konferans ji bo dengê Amerîkayê nîrxand û hestê xwe wiha diyar kir. Hafıza, hakikat ve hesaplaşma bizim insan hakları literatüründe bir rastiye roporobun de roşenbiriya mafê mirovan da cihekî giring digire. Tirkiye welatekî dijî demokrasiye ji ber vê yekê pêwîst e bi nûkirina bîr û dîtina rastiyan û bi van re roporobûn heye. Di dîroka Tirkiye de heke em dixwazîn roporobûnê bikin pêdiviye li ser meselan bi hûrûkûrî rawestîn. Ev konferans ji bo dahatiya Tirkiye bîr, rastî û rûbirûbûn rewşa Tirkiye bi kesên ku rastî tundî û êşan hatine bi rengekî taybet derxist pêş. Him yên ku li vê derê qise kirin û him jî yên ku ew guhdar kirin rasteqîna Tirkiye dubare vegotin û dîtin. Eyûb Demîr, Dengê Amerîka, Ankara. Dengê Amerîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya Dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ده وزارة برفانيا عراقي فيديوين إيريشا كأسماني لسر أندامن رخصيا دولتا إسلامي داعش لباريزجها أنباري وشاندون وقوت أرمانج نافندكا قروكا داعش يبو مبستاوي جبو جهاندنا تشك و جبل خاني بو جي هيزن وان للجهندي آيا زانيارين بيتر جي إيريشي و أرمان جاوي دركتنا لقل ماندا استاد دلشاد أنور بيامي دنجي أمريكا لكركوك دلشاد أمكاتت باش زانياري زياتر مان بەدەستگەیشتون لەسەر ئەو ئێریشەی دوێنێ؟ بەڵێ زۆر سپاس کاک دەخیلگارە هێرشکردنە سەر چەکدارانی داعش لەم کاتەدا چاوەڕوان کراوە بە تایبەتی پێش هێرشەکەی ئەنبار کە دوێنێ لەلایەن هێزەکانی ئەمریکاوە ئەنجامدرا پێش پلیس لە چیای قەرەچوو هێرش کراوەتە سەر داعش و لە ناوچەکانی تریش هێرش کراوەتە سەر داعش ببوورن دیارە ئەم هێرشانە لە کاتێکدایە کە لە ئێستادا وەرزی دروێنەیە داعش پێویستی بە کۆکردنەوەی پارە و داهاتە ئەوێت لەو جوتیارانەی کە
درەوەکەن واتە خەلەو خەرمان کووەکەنەوە ئەوێت پاریان لێبسێنی و ئەوێت پارە کۆبکاتەوە ئەمە لایەکی تریشەوە داعش سەرجەم هێزەکان بە تایبەتی بەرپرسانی لە ناوچەکانی ترەوە گۆڕانکاری پێکردووە بۆ نمونە هەندێک لە بەرپرسانی لە کەرکووکەوە گواستوەتەوە بۆ دیالە لە دیالەوە گواستوێتەوە بۆ ئەنبار لە ئەنبارەوە گواستوێتەوە بۆ مووسڵ هێزەکانی گۆڕانکاری پێکردووە بە ئومێدەوەی کە هێرشی زیاتر ئەنجام بدەن لە ناوچەکاندا و لە ماوەی ڕابردوشدا هێزە عراقیەکان و هێزەکانی پێشمەرگەشت لەو ناوچانی کە بۆشایی ئەمنیان تێدایە ئۆپەراسیۆنی هاوبەشیان ئەنجام داوە لە ناوچانە بەڵام ئەوەی کە لە ئێستادا هەیە داعش لەبەرەوەی کە داهاتی لەدەستداوە لەبەرەوەی کە ئەو ناوچانی کە لەژێر کۆنتڕۆڵیا بوو بە تایبەتی کە نەوتی لەدەستدا بوو بە تایبەتی کە ناوچەی لەژێر کۆنتڕۆڵدا بوو لەو ڕێگەیەوە داهاتی کۆکردەوە هەمووی لەدەستداوە بۆی ئێستا داعش پارە لە خەڵکەسێنیە لەم ڕێگەیەوە ئەوێ لە وەرزی بۆکردنەوەی خەلەو خەرمانە با بڵێن پارە کۆبکاتەوە ئێستا هێزەکانی تەنەقولات پێەکە ئەی گوێزێتەوە شەکە گوێزێتەوە بە ئومێدی هێرش لێنێکە دەشاد ئەماوەیە جوڵەی داعش چۆنە و لە چ ناوچەیەک بەهێزترا بەڵێ جوڵەی داعش بە بەردەوامی هەیە داعش ناو بەناو با بڵێن ئەکەوێتە بێدەنگیەوە لە زۆربەی ناوچەکان بێدەنگە بێت لە پڕێکە لە زۆربەی ناوچەکانەوە دەسەوە شێنێواتە ئەکرێ بڵین ئەوەی کە داعش هەیە تاکو ئێستا داعش هێزێکی منەظەمە ئاگایان لە یەکتریە ومن ئەمڕۆ تحقیقم کرد لەوەی کە ئەم پەیوەندیانی داعش کە پەیوەندیان هەیە چۆن پەیوەندیان هەیە زۆربەی ئەوەی کە قیادامنیەکان کە قسەم لەگەڵاکردنەوەن باس لەوەکەن کە داعشەکان بە بەردەوامی لە ڕێگەی موبایل بەکارهێنن بە تایبەتی ئەو سیب کاردانی کە بابڵێنین بە ناوی شویانەکەەوە لە بازاری ڕەشا دەستیانەکەوێ لە ڕێگەی بابڵین ئەو جیاز یاخود هاندی موبایل کە جیازی عادین کە بابڵین وایفای و ئەوانەی نیە کە کەشف نابێ ئەوانە بەکارێن لەو ڕێگەیەوە پەیوەندیان بە یەکتریەوە هەیە داعش لە هەموو ناوچەکان جوڵەی هەیە بەڵام زۆر جار ئەوان لە کاتی ئاڵۆزیە سیاسیەکانە بۆ ناسەقامگیری گەڕن لا حاڵەتەکە کە لە عێراق ناسەقامگیری هەبێ پەیوەندی نێوان لایەنەکان ئاڵۆز بێ ئەوانی کەنە دەرفەتوی قۆزنەوە لە زۆربەی ناوچەکانەوە هێرش ئەنجام بدەن بەڵام لە ئێستادا کە کۆتایی وەرزی با بڵێن دروێنەیە لەم دوواکە یارەکان خەلەو خەرمان کۆکردنەوە ئەوان سەرقاڵی کۆکردنەوەی باڵێ دڵشاد یانی مەدەزان هێزەکانی عێراقیش ئێستا توانای شەڕی داعشیان هەیە هێزە بە هەموو لایەکەوە بەڵام یەکێک پرسیار دەکات بۆ ئۆپراسیۆکانی ئێستا نابن بەهۆی لە ناوبردننی داعش لەم کاتەیە دیارە ئۆپەراسیۆنەکانی سوپای عێراق وەچی سەرجەمە ئۆپەراسیۆنانی کە ئەنجامە درێن پێشوەخت داعش لە جوڵەی هێزە عێراقیان ئاگادارە بێتەوە چونکە لە هەر ناوچەیەکە حکوومەتی عێراقی ئۆپەراسیۆن ئەنجامەدات پێشوەخت هێز بۆ ناوچانە گوێزێتەوە کە داعش ئاگادارە بێت لە جوڵەی هێز ئەو ناوچانە جێگەڵەوە ناوچەکان چۆڵەکەن کە چۆڵیەکەن لەلایەن هێزەکانی داعشەوە بۆیە داعش کە ئەو ناوچانیان چۆڵ کرد هێزی عێراقی ئۆپەراسیۆنی تێ ئەنجامدا ئۆپەراسیۆنەکان کاتین دواتر داعش گەڕێنەوە بۆ ناوچانە ئەمە لەلایەک وەخاڵێکی تریش کە بۆ هێزەکانی داعش کەمای ئەوەیە ناوچەکە زۆر فراوانە و دەشتایەکان زۆر فراوانن و حەشارگەی زۆریان تێدایە داعش سوود لەو حەشارگانە وەرەگرن چی بۆ مانەوە وەچی بۆ خۆ حەشاردان وەچی بۆ باڵگۆڕکردن بە تایبەتی جوڵەی داعش زۆر جار لە شەواندایە کە شەو دادێت داعش زۆر جار لەو ناوچەنە بە ئاشکرا جوڵاکەوە هێزە عەسکەریەکان هێزەکانی عێراق تەنها ڕەبیە و بنکە و بارەکەەکانی خۆیان نەپارێزن بە شەواندا نابەزنە خوارەوە ئەتوانم بڵێم کەمینیانی ئەتوانم بڵێم جوڵی عەسکەری لە شەواندا ئەوەستێت ئەوانە و دەرفەتانە خۆزنەوە دڵشاد ئەنوەر پەیامی دەنگێمەرێکە لە کەرکووک ڕاستەوخۆ لەگەڵ ماموو سپاس چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. پۆلیسی ویلایەتی تێنسی دەڵێت بەلایانی کەم 3 کەس کوژراون و دەیان کەسیش بریندار بوون پاش دروستبوونی شەڕەتەقەیەک و هەڵاتنی ئۆتۆمبیلەکان. ئەو ڕووداوە کوشندەی ڕۆژی یەکشەمە کەمتر لە 2 کاتژمێر پاش دەستڕێژێکی گولە لە شاری فلادێلفیای ویلایەتی پێنسیلڤانیا ڕوویدا کە لەو هێرشەشدا بەلایانی کەم
3 کەس کوژان و 11 کەسیش بریندار بوون. لە ڕووداوەکەی تێنسیدا بەرپرسی پۆلیسی شاری چەتەنۆگا ڕایگەیاند لە ئێستادا دەتوانین پشتڕاستی بکەینەوە 14 کەس بە گولە لێیاندرا و 3 کەسیش کەوتونەتە ژێر ئۆتۆمبیلەکانەوە. ئەو گوتیشی بریندارەکان بەلانی کەم کەسێکی ژێر تەمەن 18 ساڵیشی تێدایە و چەند کەسیش لە بریندارەکان لە ڕەوشێکی تەندروستی خراپدان. ئەمەش پاش ئەوە بوو کە کۆمەڵێک چەکدار لە شاری فلادیلفیای ڕۆژهەڵاتی ویلایەتی پێنسیلڤێنیا تەقەیان بە ئاراستەی قەرەباڵغیدا کرد و لە ئەنجامدا 3 کەس کوژان و 11 کەسیش بریندار بوون. لێکۆڵەرەوی پۆلیسی فلادیلفیا DF پیس بە دەستگای ڕاگەیاندنە ناخۆیەکانی وت 2 پیا و ئافرەتێک کوژاون و وتیشی ئەو پۆلیسانی ڕوبەڕووی ڕووداوەکە بوونەتەوە کۆمەڵێک چەکداریان بینیوە تەقەیان لە قەرەباڵغێکە کردبوو. پێش ئەوەی لە ساڵی 1973 مافی لەباربردن بۆ ژنان بەرجەستە بکرێت، تۆڕێکی نهێنی ژنان بە ناوی جین هاوکاری ژنانی دەکرد تا بە شێوەیەکی پارێزرا و بێ ناوزڕاندن هاوکاری ئەو ژنانە بکەن کە دەیانویست سکەکانیان لەباربەرن. نزیکەی نیو سەدا پاش ئەوە جارێکی تر کارەکەیان هاتۆتەوە بەرباس و لە بەڵگە فیلمێکدا باز دەکرێت. هێدەر بوز لە ساڵی 1965 لە شیکاگۆ خوێندکار بوو کاتێک هاوڕێیەکی پەیوەندی پێوە کرد و گوتی خۆشکەکەی دووگیانە و ڕەوشی ژیانی لەبار نییە ببێتە دایک و هەر بۆ یەش بیر لە خۆکوشتن دەکاتەوە. بوس یارمەتی ژنە گەنجەکەیدا پزیشکێک بدۆزێتەوە کە ئامادەبێت بە شێوەی نایاسایی منداڵەکەی لەبار ببات. بوسی تەمەن 76 ساڵ لە چاوپێکەوتنێکدا لە ماڵەکەی خۆی لە واشنگتۆن دوای زیاتر لە نیو سەدا باس لەو ڕۆژە دەکات. I thought it would be one act of goodwill. پێم وە بۆ کارێکی خێرخوازی و پشتیوانێکی ئەخلاقیە بۆ هاوڕەیەک کە پێویستی بە یارمەتیە، بەڵام دەبێ هەواڵەکە دواتر بڵاو ببێتەوە. کەسانی دیکەش دوای ئەوە پەیوەندیان پێوە کردم و دواتر تێگەیشتم کە زۆر ژن هەن بە دوای ئەمەدا دەگەڕێن. هەر بۆیە بیرم لە دامەزراندنی سیستەمێک کردەوە بۆ ئەنجامدانی ئەو کارە. یارمەتیدانی خۆشکی هاوڕێکەی دەبێتە بیرۆکە و سەرەتایەک بۆ بوز بۆ دروستکردنی تۆڕێکی نەهێنی ژنان بە ناوی جین کە ئەندامەکانیان یارمەتی ژنانیان دەدا بۆ لەباربردنی منداڵ بە شێوەی پارێزراوە و بەبێ قسە و قسەڵۆگ و بۆختان و لە کۆتاییشدا ئەوان 11,000 دووگیانی نەخوازراویان لەباربرد. لە 22 مانگی 1 ساڵی 1970 سەردەمانێک کە بڕیاری گرنگی دادگای باڵای ئەمریکا بە ناوی ڕۆی دژی وەید وەک مافێکی سەرتاسەری بۆ لەباربردنی منداڵ پەسەند کرا، 7 ئەندامی گروپی نەهێنی جین چاوەڕێی دادگایکردنیان بوون بەهۆی یارمەتیدانی ژنانەوە بۆ لەباربردنی منداڵ. ئەلینۆر ئۆلیڤەر ئەندامێکی دیکەی ئەو تۆڕە بوو کە یارمەتی ژنانی دەدا بۆ لەباربردنی منداڵەکانیان. سەرەتای شەستەکان بوو، بەڵێ 1962 یان 63 بوو من هاوسەرگیریم کردبوو، بەڵام هاوسەرەکەم خوێندکار بوو، هەر بۆیە من بژێوی ژیانمانم دابین دەکرد. دەزانیت کاتێک بتوانیت هەڵبژێریت دەشتوانی بە دڵخوازی خۆت پلانی ژیانت داڕێژیت، بەڵام کاتێک نەتوانیت خۆت هەڵبژێریت ئەوە خراپترین کار دەکەیت. ژنان ئەو کات بۆ لەباربردنی منداڵی نەخوازراوی ناوسکیان ڕویان لە هەر ڕێگایەکی نایاسایی دەکردەوە و ئەندامانی تۆڕی جین دەڵێن زۆر جار هەندێک کەسی بەرژەوەندی خواز و پارەدۆز بەبێ ئەوەی بیر لە تەندروستی ژنان بکەنەوە و بە شێوەیەکی دوور لە پرەنسیپی ئەخلاقی ئەو کارەیان بۆ ژنان دەکرد و هەر بۆیەش ڕۆڵی تۆڕی جین بۆ ژنان لەو سەردەمەدا زۆر گرنگ دەبێت و ژنانێکی زۆر ڕوویان تێدەکەن. ئێمە هیچ بێهۆشکەرێکمان نەبوو، بۆیە کارەکە بێ ئازار نەبوو. ئێمە ئامادەمان دەکردن و پێمان دەوتن چۆن هەناسە بدەن و چۆن ئارام ببنەوە و تا دەمانتوانی یارمەتیمان دەدان. ماوەیەک پێشستا هەندێک بەڵگە بڵاوبوونەوە کە لە دادگای باڵای ئەمریکاوە دزەیان کردهبوو سەبارەت بە هەوڵی ئەو دادگایە بۆ هەڵوەشاندنەوەی یاسای مافی لەباربردنی منداڵ کە بە ڕۆی دژی وەید ناسراوە و 50 ساڵ پێشستا پەسەند کراوە. لەباربردن ناوەستێت ئەوەی ڕوودەدات ئەوەیە کە ژنان دیسانەوە ڕوو لە ڕێوشوێنی زیانبەخش و نایاسایی دیکە دەکەن بۆ لەباربردن یان دەچنە ئەو ویلایەت و شوێنانەی کە لەباربردن تیاندا قەدەغە نییە. بڕیاری کۆتایی دادگای باڵای ئەمریکا سەبارەت بە یاسای لەباربردنی منداڵ لە ئەمریکا بڕیارە کۆتایی مانگی 6 یان سەرەتای مانگی 7 ڕابگەێنرێت و ئەگەری هەڵوەشاندنەوەی ئەم یاسایەش بووەتە مایەی نیگەرانی لای داکۆکیکارانی مافەکانی ژنان.
سەرۆکی نوێی کوریایە باشوور سۆز دا و دێ هەڵوێستە کتنتر لە هەمبەر کوریایە باکوور بگرە لە دەمێ کوریایە باشوور و ئەمریکاژی پێکڤ مناوەرەیەکدا هەشت موشەکن مەودادرێش ئاوێتین ڕاهێنانە لەشکریە هەڤبەش بەرسڤک بووژ و لە هەمبەر ئاوێتنە موشەکن دۆ بوو لە هێلا کوریایە باکوورڤ لە گۆڕەی ئاژانسا نوچەین یۆن هۆپێ ئارتێشا کوریایە باشوور گوتیا و کریارên wê نیشان dida ku wana şiyan û amadebûn heye ji bo pêkînana êrişekê li dijî Kuryaya Bakur eger pêtivî bû. Serokê Kuryaya Başûr Yoon Suk-yeol ku mehekê berîniha ketî desthilatê bi Amerîka ra li hev kiriye ku munawereyên leşkeriyên hevbeş bikin ji bo qeyîmkirina şiyana berevaniyê. پارتی پارێزگارانی بەریتانیا دەنگدانی متمانە لەسەر سەرۆکوەزیرانی وڵات بۆریس جۆنسن ئەنجام دەدەن کە دەشێت ببێتە هۆی لە کارخستنی گراهەم برادلی کاربەدەستی پارتەکە ڕایگەیاند ژمارێکی بەرچاو نامەی لە یاسادانەرانەوە پێگەیشتووە کە داوای دەنگدان لەسەر ڕێبەرایەتی جۆنسن دەکەن ئەو گوتیشی ئێوارەی دووشەمە دەنگدانەکە لە پەرلەمانی بەریتانیا ئەنجام دەدرێت ئەگەر جۆنسن دەنگەکانی لە نێوان 359 ئەندام پەرلەمانی پارتی پارێزگاراندا لەدەست بدات ئەوە وەکو ڕابەری پارێزگاران و سەرۆکوەزیرانیش دەگۆڕدرێت و ئەگەر بیباتەوە ئەوە هەتا ساڵێکی تر ڕوبەڕووی ئاستەنگێکی لەو جۆرە نابێتەوە. و لە باشی ڕۆژهەڵاتی نیجیریا دۆ یەکشەمێ چەکداران ئێریش کرد سەر کەنیسەیەکە کاتۆلیکان گولە بەردان سەر ئۆلداران و بۆم تەقاندن دە ئەنجامدا بدەهان کەس هاتنە کوشتن چەکداران کەنیسەیە کاتۆلیک ئاساند فرانسیس ئالێ ئەیالەتە ئۆندۆ کردنە ئارمانج دەماکو ئۆلدار دۆ یەکشەمێ لور جڤیاین دناف مریاندا زارۆک ژی هەبوون چەکداران قەشەی کەنیسەیەژی ڕەواندیە ڕایەداران ژمارە مریان یا درست یا فەرمی ئەشکەرە نەکریە لێ هەریکێم پێنجی کەس هاتنە کوشتن هەرچەندە کەسێن کو دێ کەنیسەیەدا دەبێژن ئەف ژمارە ڕەنگە بتر بە ڤیدیۆین کو ژجێ ئێریشی خویا دکن نیشان ددن ku perzdvanên kenîseyê di nav golên xwînê de razayne dema ku mirovên li dora wan jî qîrî û giryanê dikin. Brian Valery Zopin cî û heft salî ye ew solbend e û di 18 saliya xwe de ji Ekwadorê hatiye Amerîka. Ev 29 salin ew karê solbendiyê û pêlavên kawboyî çê dike. Karsaziya wî gelkî piçûka lê li dema pandemiya Covid de jî wê têkoşîna xwe her berdewam dikir. Lê dîsan jî ew keyfxweş e li Amerîka bi necih bûye. Raporta Sinan Tûjdemîr ji New Yorkê. Li bajarê Newyorkê li taxa Manhattanê mirovekî koçber ev 39 sale him solan çêdike û him jî temîr dike. Byron Walerezo niha 57 salî ye û dema ku 18 salî bûye ji Ekvatorê hatiye Amerîkayê. Ew wî nizane çi bike, lê dizane ku divê ji xwe re karekî bibîne. Di dikanekê solan da dest bi paqijiyê dike. Paşê jî hêdî hêdî çêkirin û temîrkirina solan hîn dibe û ew 20 salê jî xwediyê dikana xwe bixwe ye. Actually, in my country, I'm an accountant. So, Ez li welatê xwe hejmariyar bûm lê min ew kar bê dest nexist. Min jî di dikana solan de karek dît û erd paqij dik. Min de hertim hînbûna çêkirina solan hebû. Min temaşe dikir û hêdî hêdî fêr bûm. Ostayekî minî Îtalî hebû wî gelek tişt nîşanî min da. Paşê jî min hez kir got bi tenaserê xwe karê xwe bidomînim. Byron dikana ku ewrî dest bi kar dike solên kovboyan çê dikin. Lê dibêje çêkirina solên kovboyan pir zehmet û biha ye. Ji ber vê jî ew pirtir solên kovboyan temîr dike. Lê eger daxwaz hebe dîsa jî solên kovboyan çê dike. Sed sal berê koboyî hespên wan û him jî solên wan li başûrê Amerîkayê pir popüler bû. Lê niha solên koboyan bûne moda. Ev solana karekî pir hûrgilî dixwazin. Ji ber vê yekê jî ew bihane. Ez 29 sala evî karî dikim. Her tim solên koboyan tên dikana min qet ji holê ranabin. Bi pandemî re wek gelek kesan karê wî jî pir baş naçe.
دبێژە هەن مشترین وی ئێدی وەک بەرێ نەخەبتن هەن جوان ji نیویۆرکê barkirine û mixabin hin kesan jî jiyana xwe ji dest dane lê ew her tim hêvîdar e û xwe bextewar hîs dike. Ez dikarim evê bêjim li vî welatî her tişt mumkin e ez her tiştî li vir hîn bûm ez ji bo vî karî neçûm dibistanê Xwedê Amerîka biparêze. Di cîhanê de her tişt pir bilez û bes diguhere wek mînak gelo wek berê der û dora me temîrkarên solan mane û em wek berê solên xwe dibin temîrkaran lê çi dibe bila bibe divê di wan demên pandemiyê de dikanên piçûk werin parastin. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. قشلا ئاڤاهەیە کەڤنا ئاکرێ بەری 300 ساڵان لە سەردەمی عوسمانیان هاتیە ئاواکردن ئەو بارەگایەک لەشکەری بووە خەڵکی ئاکرێ نەتنێ دخوازن قەشلا بێ نوژەنکردن لێ هەموو شوێنەوارن ئارکۆلۆژیک بێن نوژەنکردن داکو گەشتیار بکارە بن سەردانا هەرێماوان بکن. راپۆرتە کاوە عومەر. هەردەمێ te qesta akirê kir ku li navenda bajarê kevin dê qişla akirê kevîte ber cavên te ku ji avahiyekê duqat pêk hatiye û ji dehan jûra. Qişla akirê beriya zêdetirî 300 salan li serdemê Osmaniyan hatiye avakirin û wî demî baregayên serbazî têda akincî bûn. Jêderên dîrokî wesa diyar dikin ku beriya serdemê Osmaniyan ev avahiye hebû lê bi nexş û dîzaynekê gelek kevintir. Ev avahiye li ser rûberê 1400 metre çarpûçehatiye drûstkirin du tabeqa nêzîkî 40 xurfane. Fe em daxwazkin ku ji lay Hikûmeta Herêma Kurdistanê bûceyekê dê bû bête mazaxtin ji bo yekê ku em şêweyekî giştî avahiye qişla akirê temam bikin û bête nûjenkirin bikin egerê wêkê ku موقع ببریا شینوار و کلپورین آکره به همانگی دیگر ببریا شینوارین پارێزگەها دوو کە دەست بەکار نوێژانکردنەوەی هاتێکردن و کار لەسەر بەردەوامە ئەت پلانامەدا موقع بەبەریا شینوار و کەلەپورین ئاکرێ و ئەم وی ئاوایەکەینە جایەکی شینواری و کەلەپوری و گەشت و گوزاری وەکو دروستکردنا دوو مۆزەخانەیەکە شینواری هەلبەت خەلکێ ئاکرێ دixwazin nebtinê qişla akirê belku gişt cihên şînwarî bihêne nîjenkirin û cavdêriyeka baş bû bihête kirin. داکو پتر گشتیار قستا دورێ بکەن. Ez wekî hewletiyekî akirî daxwaziya me ew ku ev cihebêta nîjenkirin û nekrawistiyêtin çunke ev em spasiya münazamacî ayzêt ken ke wek amil dayne dayra şînewara li akirê sebare cêdiyên şînwariyên akirê tu xwe zanî yani akirê cihekê şînwarî ye gelek cêdîke şê tê de heyn nek bes yani lêre dest bikarî bikin û gelek şwênê dîke şêtin ku dest karê nîjenkirinê bikin dirûstkirinê bikin û em dê memnûn bîn. Nêzîkî 306 cihên şînwarî hatîne tomarkirin li rêveberî li Sinûrê devera akirê dewrûber resma wekû rêveberiya şînwar û keleporên akirê mehewl heye ku em ziyatîrî vê jîmarê diyar bikin bi şêweyekî meydanî ji la hindek tîmên pisporên şaraza zankuwa Polonya Digel nîjenkirina qişla akirê bûye derfetek bû gencan ku li vî cihî karken û dahatekî ev destxove bînin. Em lêre pênc kişîn lêre şû dikin. Em lêre şû li sibxê me kirî, tanzîfat me kirî, me pencerê paqij kirî, lêre şû lê me ew e. Em lêre minazime ye, minazimacî ayzêtiye Almanî derfetê karî belav kiribûn, em me bi xweforan pir kir, navê me hate ve em hatîne vêre. Akirê nebtinê bi evê qişlê ya navû deng e, belkû gelek cihên şînwarî li evî bajarî dihêne dîtin ji ber ku bajarekê dêrîn e, mêjoya gişt pêkhatên deverê pêve diyar e, mîna musulman û mesîhî û cihî. Kawa Emer Dengê Amerîka, Qeza Akirê. و هەروەها دەخیل ئەمڕۆ حەوتا و هەشتەمین ساڵیادی ڕۆژی دابەزینی هێزەکانی ئەمریکا لە نۆرماندی کە ئەم ڕۆژە بە ڕۆژی دیدەی ناسراوە. بەڵێ ئەم چەندیژتین دومەهیا بەرنامە ئیرۆ یا کورتکونەکشنە تا سبەهی هەر شاد و بەختەوەر بن و شەو باش. لای منیشەوە کاتێکی خۆش هەر شاد بن.